سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی بەڕێز ئامادەبوونتان نیشانەی دڵسۆزی و خەمخۆریە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. بەڕێزان ئەمڕۆ لێرەین بۆ پرسێکی زۆر گرنگ کەم پرسا هیچی کەمتر نییە لە پرسی پێدانی موچە، هیچی کەمتر نییە لە پرسی پێدانی کارەبا، چونکە پەیوەندی بە تاک بە تاکی خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە. پرسی موچە چەند گرنگە خەڵک وەریگرێ، ئەوەنش گرنگە کە بەشێک لەم موچەی لە ڕێگەی ڕسومات و باج چۆن ئەڕواوە حکوومەت هەرێمی کوردستان چۆن ئەم پارەی لێوەرەگرێ. بەڕێزان پرسی پێوەری ئاوی ماڵان ئێستا لە قۆناغێکی ئەستیارایە کە لە دوای ئەوەی بڕیاری ئەنجومەنی شورا وەرگیرا بۆی کە سزای خەڵک بدرێ بە 100,000 بە 200,000 و وەزارەتی شارەوانی خۆی دیسان سزایەکی تری بڕیەوە بە 100,000 بە 200,000 بۆی کە پێوەری نەبەسوە یا زەخت و فشار لە خەڵک بکە. ئێستا ئەیانەوێت لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە ئەم سزایە بگەێنە 500,000 و بە یاسایی بکرێ و لە قۆناغێکی یاسیارایە کە ئەویش پەرلەمانی کوردستان ئێمە هەوڵەدەین کە پەرلەمان نەبێتە بەشێک لەو زوڵمە کە لە خەڵکی هەرێمی کوردستان بکرێت. طبعاەوەی کە ئێستا لێرە ئەڵێن ڕوونیەکەینەوە بەرهەمی ساڵێک و نیو بە دوواداچوون و کۆکردنەوەی بەڵگە و زانیاریە زۆر جار گلەی لە ئێمە کرێ کە بۆچی وەکو ڕۆژنامەنووس ئێمە قساکەین ئێمە ساڵێک و زیاتر لە 5 مانگە لەسەر خەتین لەگەڵ وەزارەتی شارەوانی لە لیژنە پەیوەندیدارەکان، بەڵام نەگەیشتوینەتە هیچ نەتیجەیەک چاوەڕێ بووین. وەزارەت خۆیان پرۆسەیە هەڵبۆشێنێتەوە، بەڵام دیارە پێداگرێت لەوەی کە زیاتریش پێ لێڕاکێشاوەکە ئەم پرسە بە قانونی بکە. پرسی پێوەری ئاو لە هەرێمی کوردستان بۆ تۆڕەکانی ئاو گونجاو نییە، چونکە هیچ تۆڕێکی ئاو لە هەرێمی کوردستان 24 کاتژمێر ئاویتیان نییە و ئەم پێوەرانە هەوا و هەر جوڵەیەکی تر ئەخوێنێتەوە. بەڕێزان دوو کۆمپانیای جنون و کۆمپانیای ئاراس کە ئەرکی هێنانی پێوەریان هەبووە لە دوای ساڵی 2014 لە یەکەم گوژمەی هێنانی پێوەرە 55,000 پێوەری سینیانی هێناوە، تەزویریان کردووە، ساختەیان کردووە کە نرخەکەی زۆر کەمتر بووە و بەشێکی لە سلێمانی بەسراوەوە لە ئێستاە لە ساهەشای و پێوەرانە خراپبوون و تێکچوون. ئەم پێوەرانە ئەبوو بەرگەی پلەی گەرمی ساردی کەم واتە ناقص بگرێەوە بەرگەی پلەی گەرمی بەرز بگرێ بۆ نمونە لە مەنتیقەی گەرمیان، بەڵام ئەم پێوەرانە ستاندار نین بەرگەی بۆ نمونە پلەی 5 ناگرێت تێکەچێەوە لە بناری گۆیژەش لە ئەو شوێنانەی کە ساردن ئەم پێوەرانە تێکەچێ. هیچ یەکێک لەم پێوەرانەی کە داخل کراوە مقارنە نەکراوە بە ئەو کواڵیەتی کە لە گرێبەستەکەی هاتووە، تەنیا بە وەسلی گومرگی داخل کراوە، نازانرێ جۆر و کواڵیەتی پێوەرەکان چین. کۆمپانیەکان دەبوو بنکەی خزمەتگوزاریان هەیە، دوای ئەوەی کە پێوەرێک بە هاوڵاتیان ئەفرۆشن بنکەیەکیانە بۆیە بۆ چاکردنەوەی پێوەر، بەڵام بە هەزاران پێوەرتێک چووە کۆمپانیەکان هیچ بنکەیەکی خزمەتگوزاریان نییە بۆەوەی کە پێوەر چاک بکەنەوە. لە مانگی 11 2017 کۆمپانیەکانی هێنانی پێوەر خراونەتە بلاکلیستەوە بەهۆی خراپی کواڵێتی پێوەرەکانیان، بەهۆی ئەوەی کە نەیانتوانیوە لە پرۆسەکەیە سەرکەوتوو بن. بەڵام کۆمپانیای جنون لە دوای 2017 بە بەردەوامی پێوەری هێناوە بە شێوەی بازرگانی ساغی کردووەتەوە. سەرباری ئەوەی کە کۆمپانیای جنون لە بلاکلیستا بووە، هەر ئەو کاتە کۆمپانیایەکی تر ناوەکەی ئەگۆڕێ دایە مەزرێنێ بە ناوی کۆمپانیای گرنگ، بە ناوی کۆمپانیای گرنگ بۆیە چێتە سەر لەناو وەزارەتی شارەوانی، زۆنی سلێمانی بۆ دەرەچێ بۆی خوێندنەوەی پێوەر بۆ سلێمانی بکات. لە دوای ماوەیەکی زۆر کورت کۆمپانیاکەی بەسەرو لە 1.5 ملیۆن دۆلار ئەفرۆشێتەوە، واتە پرۆسیسێکی بازرگانیە. سەرباری ئەوەی کە لە بلاکلیستا بوو ئەم کۆمپانیا لە لیستی ڕەشا بووە، ناوەکەی گۆڕێکا بە کۆمپانیایەکی تر لە وەزارەتە ئەمەی بۆ ئەچێتە سەر، دوای ماوەیەکی کەمتر یعنی کۆمپانیاکە ئەفرۆشێتەوە بە خەڵکی تر و بە حدودی 1.5 ملیۆن دۆلار بەرەوسەرەوە. دەبوو لە سەدا بە گوێرەی گرێبەستەکە بوو لە 150 فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ئاو لەسەر کۆمپانیاکان بۆیە بڕۆشنایەتە سەر کۆمپانیاکان و کەرتی تایبەت. تا ئێستا هیچ فەرمانبەرێک نەچوەتە سەر کۆمپانیاکان و کەرتی تایبەت بە پێچەوانەوە. فەرمانبەرانی کۆمپانیاکان ئێستا دۆخیان لە فەرمانبەرانی حکومە زۆر خراپترە، چونکە چەندین موچەیان وەرنەگرتووە، کۆمپانیاکان چەندین موچەی فەرمانبەرەکانیان قەرزارن. حاڵەتێکی زۆر خەتەر هەیە. قەرار بوو لە زۆنی 1 هەولێر، 2 سلێمانی، 3 ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجەوە، 4 دۆک داتا سنتەر هەبێ، هەر یەکێک لەو کۆمپانیانە داتا سنتەرێکی هەبێ، بەڵام بە یەک سەفقە نازانرێ چۆنە.
هەرچی داتا سنتەرەیە چووەتە هەولێر بە مەرکەزی کراوە داتا سنتەر لە بنکێکی ئاسایش زۆر مەترسیدارترە یان ناوەکەت ماڵەکەت عنوانەکە بە GPS یەنە ماڵەوە یعنی تەواوی زانیاری کۆدێکی ئاسایش لەو داتا سنتەرەیە کە ئێستا لە هەولێرە لە سلێمانی هیچ داتا سنتەرێک نییە تەنانەت لە کۆدی ئاسایشیشە تۆ زۆنی سەوز معلوماتی لای زۆنی زەرد نییە زۆنی زەرد لای ئێرە نییە بەڵام بە بۆنەی ئەوە هەرچی زانیاری هەیە ڕۆیشتە هەولێر بەڕێزان ئەم کۆمپانیانە تەنیا ئیشیان بازرگانیکردن بووە بە پێوەر لە دوای ساڵی 2017ەوە پێوەر دەستکراوە بووە هەر کەسێک پێوەر بێنێ پێوەری ئێرانیان هێناوە تورکیان هێناوە سینیان هێناوە پێوەری کواڵێتی نزمیان هێناوە تەنیا مەبەستەکە ئەو بووە ڕێژەی بەستنی پێوەر بە هاوڵاتی بەرزکەنەوە چونکە لە گرێبەستەکەی ئەبێ لە ساڵ 85 خەڵک پێوەری بەست بێ ئەگینا حکوومەتی هەرێمی کوردستان 6 ملیۆن دۆلار بە کۆمپانیەکان ئەدۆڕێنێ بۆیە دەستکراوەیان کردووە هەموو کەسێکیان دەستکراوە کردووە پێوەر بێنێ لە ماڵان بیفرۆشەگەی شوەتە حاڵەتێک لە دەربەنیخان پێوەریان بردووە بۆ گەڕک و بە خەڵکیان فرۆشتووە تۆڕی ئاوی نەبووە بە تەنکەر ئاوی بۆچووە بەڵام ئەبینین لە ناو شاری سلێمانیە گەڕەکەیە ماڵی مەسول و ماڵی بەرپرسی تایە حرەسێکی داناوە کۆمپانیەکە نەچوە بەلایە واتە ماڵە بەرپرسەکە نەیبێستەوە بەڵام لە قەزا و ناحێ و لە شارەکانی ترە چوونەتە گەڕەکی واوکە تۆڕی ئاوی نەبووە بە تەنکەر ئاوی کڕیوە کابرا ئەم پێوەرانە یەکێکی تر لە خراپەکانیەوەی هێزی ئاوی کوشتووە واتە تۆ جاران ئەگەر بە مزەخە ئاو هەڵایە بۆ سەربان ئێستا ئەم پێوەرە بربەستی دروست کردووە ناتوانانی بە مزەخەشەوە لە هەنێ شوێن یعنی خەڵک ئاو بگرێ یەکێکی تر لەو زیانە گەورانەی کە ئەم پێوەرە داوێتی ئەوەیە کە پێشتر داهاتی ئاو حدودی 16 ملیۆن دۆلار بووە هاوڵاتی خۆی بەدەستی خۆی دوو مانگ جارێک 15,000 دیناری داوە ڕۆیشتووە تەسلیمی بەڕێبەرایەتی ئاو یا بنکەیشی ئاوی کردووە ئێستا سەرباری ئەو هەموو پارە زۆری کە بۆ خەڵک یێتەوە بە 100,000 بە 400,000 بە 500,000 داهاتی ئاو ناگاتە ملیۆنێک دۆلار ئاعترافی کۆمپانیەکان هەیە لە مانگی نۆزدەی لە مانگی عەفو لە مانگی 11 2019 کە ئەم ڕێژەیە ناگاتە ملیۆنێک دۆلار بە بۆنەی ئەم پرۆسەوە کە چەند مۆزەفێکی وەزارەتی شارەوانی کردویانە 35 ملیۆن دۆلار زیان لە خەڵک کەوتووە خەڵک بای 35 ملیۆن دۆلار پێوەری کڕیوە کە پێوەرەکەش فەشەلی هێناوە سەرکەوتوو نەبووە حکوومەتی هەرێمی کوردستان لەو بەروارەوە تا ئێستا زیاتر لە 400 ملیۆن دۆلار زەرەری بەرکەوتووە زیاتر لە 400 ملیۆن دۆلار کە نیوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بە بۆنەی ئەوەی کە خەڵک ملیۆن 2 ملیۆن 10 ملیۆن 15 ملیۆن دینار ماڭانە بۆ پێوەرێکی ئاو بۆیێتەوە پارە نادا 350 ملیۆن دۆلار بۆ 400 ملیۆن دۆلار زەرەری بەرکەوتووە وەزارەتی شارەوانی ئێمە لە سەرەتای ئەم خولەی پەرلەمانە کاکومێت خۆشناو داوای لێکردین کە وەزیرەکەی تازەیە ماوەیەک چاوەڕێ بکەن تاوەکو بەرچاوی ڕوونە بێتەوە بەڵام دیارە ئەو فەرمانبەرانەیە ئەو کەسانی کە لە وەزارەتن بە حکمیەوەی کە حکوومەت 6 ملیۆن دۆلار ئەدۆڕێنێ لە پێناوەوەی کە خەڵک ئەم 6 ملیۆن دۆلارە بدان نەک حکوومەتی هەرێمی کوردستان پێداگرن سوورن ئێستا هێناوێنە بۆ پەرلەمانی کوردستان وەزارەت داتا و زانیاری زۆر هەڵەی بڵاو کردووەتەوە لە مانگی 11 2019 وەزارەت بڵاوی کردووەتەوە نزیکەی 800,000 هاوبەشەیە 100,000 خەڵک پێوەری بەستووە بە گوێرەی داتا و قساکە بەڵام بە گوێرەی داتا کە کۆمپانیەکان خۆیان ڕۆیشتون ئەم ژمارەیە هەڵەیە کەمتر لە 150 و دواتر بۆ لە 140 و دواتر بۆ لە 130 دابەزیوە خەڵک پێوەری یعنی پێوەری بەستووە کەمتر لە 150 بووە دواتر کەم بووەتەوە بە حکمیەوەی ماڭانە ڕۆیشتون پێوەریان خوێنێتەوە شکستی هێناوە دابەزیوە بۆ لە 140 دواتر دابەزیوە بۆ لە 130 ئێستا نزیکەی لە 130 خەڵک پێوەری بەستووە لە 170 هەر نەیبەستووە بەڕێزان دوو خاڵ هەیە زۆر گرنگە لە ساڵی 2019 کۆمپانیەکان لەوا بوون ئەعلانی شکست بکەن بڵێن ئەم پرۆسەیە شکستی هێناوە بنکەکانیان داخست ئەوانی سلێمانی بنکەکانیان داخست بەڵام وەزارەتی شارەوانی بەفشار کە کتابی هەیە بەفشار داوای لێ کردووە لە کەمتر لە هەفتەیەکا بێ بنکەکانی بکاتەوە یعنی دیسانەوە بێ زەخت لە خەڵک بکات پێوەر بفرۆشێ و پێوەر بخوێنێتەوە بەڕێزان ئێستا
لە ماوەی ڕابردووە وەکوتم لە ڕێ ئەنجومەنی شورای هەرێمەوە بڕیارێکیان هێنا بۆ سزادانی خەڵک، دواتر خۆیان سزای خەڵکیان بڕیەوە. ئێستا لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە ئەیانەوێ 500,000 بسەپێنن بەسەر خەڵکە کە بێگومان ئێمە ڕێگرین وە سوپاسی هەموو ئەو بەڕێزانە ئەو براو خوشکانەکەین لە پەرلەمانی کوردستان کە دوای ئەم زانیاریانەی ئێمە خستمانە ڕوو پاڵپشتیەکی تەواوەکەین و بەڵێنیان ناوە کە نەبنە بەشێک لەو زوڵم و زۆرەی کە لە خەڵکی هەرێمی کوردستانەکرێ. ئەمەوێ لێرەوە بڵێم ئەمە پرسێکی سیاسی نییە، ئەمە پرسێکی حیزبی نییە. بۆ نمونە تۆ حکمی زۆرینە و کەمینی لە ناو پەرلەمانی کوردستانەوە بۆ بەکاربێنی، ئەمە پرسێکە ڕاستەوخۆ پەیوەندی بە گیرفان و قوت و ژیانی خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە. تۆ گرنگە کە موچەیەک وەرئەگری، بەڵام لەوەش گرنگتر کە چۆن ئەم پارەی بەشێکی ئەدەیتەوە بە حکومەت و ئەم پێوەرە لە ئێستاە شکستی هێناوە و لە ئێستاە فەشەلی هێناوە و ئەم پێوەرە کۆتایی پیاتوە. پێویستەکە ئەوەی کە ئێستا لە ناو پرۆژەیە هەیە لە پەرلەمانی کوردستان دەربێنرێ و وردە وەزارەتی شارەوانی تەسویەی خۆی بکات لەگەڵ کۆمپانیەکانە کۆتایی بەم پرۆسەیە بێنرێ، چونکە بە شێوازە کۆنەکەی کە هەبووە تاوەکو ئالێتێکی ترە دۆزێتەوە بۆ شێوازە کۆنی کە هەبووە بە مەتر بووە، هەم داهاتێکی باش بووە حکومەتە گەڕێتەوە، هەم خەڵک لەژێر ئەو زەخت و فشارە زۆرە ڕزگاریە بێوە، هەم کۆمەڵێک کۆمپانیا چاوچنۆ کە ئێستا ئیشیان بووە بە ساغکردنەوەی پێوەر گەڕک بە گەڕک و ماڵ بە ماڵ ئەگەڕێن پێوەر بەسەر هاوڵاتیانە ساغەکەنەوە کۆتایی بەو پرۆسەیە شوێنێ. زۆر سوپاسانەکەم. کاکدابانەگەر مەترسیەکە ئەوە جددیە چی بە چارەسەر زانیاری فراکسیۆنەکانی پەرلەمانتاوی تا چەند هاوکار بن بۆ ئەم بابەتە بۆ ڕۆڵی داواکاری گشتی چی بۆ کە ئەم بابەت جەناب بەڵێ سیاسی بوو کە وەجارە بە کۆی خەڵکەوە کە لە کاتێکا پێشتر قسەمان کرد ئەو هەڵمەتی لێکردنەوەی پێوەری ئاو هەر بەردەوامە لە هەندێک خەزانەکەکان و لە خودی سەنتەری ئیجتیماعی شارەکانی تریش. طبعاً ئێمە ئەم پرسەمان بردە پەرلەمانی کوردستان لە ڕێی لیژنەی نەزاهەوە بە دوای گرێبەستەکانە ڕۆیشتوین و لیژنەی شارەوانی کۆبوونەیەکمان لەگەڵ وەزارەتی شارەوانی شاکردووە و ئێمە هەموو ئەمانەمان خستووەتە ڕوودانیان بە هەمویان ناوە کە ئەم پێوەرە هەوا خوێنێتەوە کە ئەم پێوەرانە تێست نەکراون کە ئەوەی کە وتومانە هەمووی دانیان پێناوە، بەڵام ناچنە ژێرباری ئەوەی کە ئەعلانی فەشەلەکەی بکەن چکە بە گوێرەی ئەو گرێبەستە 60 ملیۆن دۆلار ئەدۆڕێنن. ئێمە ئەو هەموو شتەمان وتووە لە پەرلەمان لە دەرەوە، ینی ئەرکی داواکاری گشتیشە خۆی لەو گرێبەستانە بکۆڵێتەوە کە بەشێکی زۆری ئەو گرێبەستانە گوماناوین، بەشێکی زۆری ئەو گرێبەستانە یعنی گومانی سەفقەی گەورەی لێکرێ و کۆمپانیایەک کە خراوەتە بلاکلیستەوە ناوەکەی خۆیە گۆڕێ لە ماوەیەکی کەمە خوێندنەوەی پێوەری بۆ دەرەچێتەوە، اینجا ئیفرۆشێتەوە بە زیاتر لە 1.5 ملیۆن دۆلار بۆ خۆی ئەمە پرۆسەیەکی گوماناویە حەق وایە کە داواکاری گشتی لەسەرەمە بێتە دەنگ. ئەمە قەرز نییە کاکردی، ئەمە گرێبەستێکراوە کە گرێبەستەکە زۆر خراپە، بوعدی دەولیشیە لێرە ئەم گرێبەستە نەکراوە، محکەمەی ئێمە یەکلای ناکاتەوە، یعنی لە دەرەوە ئەم گرێبەستە کراوە بە تایبەتی خەتیب العلمی لە هەولێر. یعنی بە گوێرەی گرێبەستەکەوەیە کە تۆ ئەبێ ڕێژەی بەستنی پێوەرگەیش بێتە لە ساعە 5 من پێت ئەڵێم ێستا لە ساعە 30 چۆن ئەم ڕێژەیە بەرزەکرێتەوە ناگا کە نەبوو ئەو کاتە حکومەت ئەم پارەیە دۆڕێنێ، بەڵام حکومەت بەردەوام پێداگرە خەڵک ئەم پێوەرە بکڕێ بۆی ڕێژەکە بەرزکاتەوە لەژێر ئەو پارەیە نەجاتی بێ، بەڵام کێ زیانەکە لە نەتیجەیە هاوڵاتی زیانەکە بێ بەردەوامی پێوەر بکڕێ. پێوەریش جارێ دوان سییان تێکەچێ بنکەی چاکردنەوە نییە و کەس نییە لەم هینە بپرسێتەوە و خەڵکەیە بۆ نمونە پێوەرەکەی بەغەڵەت بووە بەسراوە کە تێک چووە جارێکی تر بۆ پێوەریان پێکڕیوەتەوە. یعنی لەم قەیرانەیە چی پێویستەکە بۆ نمونە خەڵک لە 3 مانگە 2 جار پێوەری بکڕێ، کێشە کڕینەکە نییە، خەڵکەڵێ بۆ نمونە من 6,000 ماوە بە پێوەرێ، بەڵام کێشە خوێندنەوەکەیە تۆی تر لەولا ینی بۆ کە پێوەرەکەت دانا هەموو مانگە 6,000 بووێتەوە، هەموو مانگە 100,000 بووێتەوە کە بوو بە قانون لە پەرلەمانی کوردستانە بە قانون لێپێچینەوە لەگەڵاکرێ. وەکو قەرامەی ئۆتۆمبیل وایە تۆ یا کرێچیت یا خانی خۆتە، یا کرێچیت یا خانی خۆتە، لێو ناپرسنەوە. ئەو کاتی کە غەرامەت لەسەر زۆر بوو، ئەو کاتی کە پارەی ئاوی ماڭانەت لەسەر زۆر بوو، کێشەیان نییە بەوەسڵە قەرزە لەسەر تۆ مهتەم نیت، چکە دۆخی موچە خراپە، دۆخی ئەمنی خراپە، زۆر دۆخی تر خراپە بەلاتەوە ئاو پرسێکی گرنگ نییە. بەڵام کە ئەم خانووە کرێچی بووی بەجێتێش تەسوێ لەگەڵاکەن کە خانی خۆت بوو فرۆشتێ یان تەسوێت لەگەڵاکەن، ئەو کاتە ملیۆنێکە 5 ملیۆنە 10 ملیۆن دینارە لێت وەرەگرن.
ئێمە هەموو دیراسەیەکمان کردووە سوپاس بۆ پرسیارەکە ئێمە قسەمان لەگەڵ خەڵکی مختصا کردووە لەگەڵ شارەزایە کردووە لەگەڵ بۆ نمونە ئەندازیاری ئاوا کردووە ئەم پیۆرە هیچ حەلێکی نییە ئێمە زۆر بە دوای چارەسەر ئاگەڕاین بە هیچ نوعێک چارەسەر ناکرێت یەک چارەسەر هەبوو کە ئەویش 100 ملیۆن دلاری تێچ و ئەوش ئەوەیە لەسەر هەر کۆڵانێک ترومپایەک بۆ ساحبکردنی هەوا ئەو هەوای کە لە ناو بۆریەکەیە پیۆرەکە نەیخوێنێتەوە ئەو ترومپایە ساحبیکە ئەوش نازانم ترومپایەک ملیۆنیە بۆ 2 ملیۆن دلاری تێچێت لەسەر هەر فەرعێکادا بدێ ئەوش بە 100 ملیۆن دلاری تێچێکە ئەوەش ئەستەمە زۆر ئەستەمە داتا سنتەر ئەوە داتای زانیاریە یعنی بۆ نمونە کە ناوی تۆ عەفومکەی کە تۆ ماڵەکەت لە کانیاسکانی سلێمانیە کە تۆ ناوەکەت ڕژمارەی خانووەکەت هەموو زانیارێکی کە لێ وەرەگیرێ ئەچێتە داتا سنتەرێک لە هەولێر قەرار بوو ئەم داتا سنتەرە سلێمانی هی خۆی هەبێ گەرمیان هی خۆی هەبێ هەولێری خۆی هەبێ لە گرێبەستەکەی بەو نەوە هاتووە لەو عەقدەیە بەو نەوە هاتووە دەستکاری کراوە هەموو ئەوانە هەڵوەشاوەتەوە چووەتە هەولێر بەتەنیا خەتەرەکە هەموو معلوماتێک ڕۆیشتووەتە هەولێر یعنی ڕەنگە دیوی ئەمنی ڕەچاوکێ لەم پرسەیە زانیاری تایە کاکداوان بەپی قسەکانی جەناوت بێتە ئێستا چ پسۆڵەیەکی ئاو بۆ هاوڵاتیان چوو بێتەوانێ چ ڕاستەقینە نەبوو مووی پارێکی خەیاڵی و پارێکی زیادر لەسەر هەژمار کراوە کە پاری ئەو هەوایە شیاوە کە بە ناوبۆرەکە تێپڕۆنێک تەنها پاری ئاوەکە لێرە بە دووە هاوڵاتیان چۆن ماوەڵە لەگەڵ پسوڵانە بکەن کە مانگانە بۆیان دێتەوان زۆر سپاس کاک بژار ئەو پسوڵانەی کە هاتووەتەوە لە 10 ملیۆن بۆ 100 ملیۆن بۆ 500 ملیۆن هەمووی حەقیقیە هەمووی 400,000 هەمووی حەقیقیە بەڵام لە خوێندنەوەی یەکەمە بۆ ئەوەی خەڵک ئەم پێوەرانە فرێنەداوە بە شکست خواردوو دانەندێ عەدەدەکانیان هێنایە خوارەوە وەزارەت ئەعلانی کردووە کۆمپانیەکان ڕێژەکانیان هێنایە خوارەوە و لە گوژمەی دووەم و سێما کە خوێنیانەوە هاتن بۆ ئەوەی هین نەبێ ڕقەمیان نەخوێنەوە تەنیا ڕۆیشتن سەیری ڕقەمەکەیان کردووە بۆ نمونە 5,000 10,000 بۆ ماڵەکە نووسیوە یعنی کەمیان نووسیوە بۆی ماڵەکە پێوەرەکەی فڕێنەیە ئەینا ئەو ژمارانەی کە لە ئاو هاتووەتەوە لە 10 ملیۆن لە 50 ملیۆن هەمووی حەقیقیە هەمووی ڕقەم و خوێنراوەتەوە سبەینی ئەگەر بەم ڕقەمانە تەعامل بکرێ ئەو پارانە بۆ خەڵک یێتەوە دەست خۆش کاکداوان ئەلبەشت زۆر سپاس دەست خۆش